لەوە دەکەین ڕۆژ بە ڕۆژ نزیک دەبینەوە لە وادەی دیاریکراو بۆ ئەنجامدانی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بەڵام تا ئێستا وەک دەزانین ڕێکەوتنی لایەنەکان نەکراوە بۆ هەمواری یاسای هەڵبژاردن و دیاریکردنی بودجەی تایبەت بۆ هەڵبژاردنەکان و تەواوکردنی ڕێکارەکانی کۆمیسیۆن ئەمە زانیاری زیاتر لەم بارەیەوە لە یاخود با بڵێن گفتوگۆی زیاتر لەم بارەیەوەکەین لەگەڵ میوانەکەمان کە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانەویش سلێمان مستەفا جێگری سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمە کاک سلێمان سڵاو لێبێت و بەیانیت باش بێت مەوێت یەکسەر لەوە دەست پێ بکەم بۆ چوونەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردنەکانی هەرێم چۆنە و لە چیدایە؟ بەیانی ئێوە و بەیانی بینەدانی عزیزی کورسات باش. زۆر سپاس. دیارە شاراوە نییە وادەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەوەی کە بە مەرسومی سەرۆکایەتی هەرێم دیاری کراوە نزیک بۆتەوە. لە ڕاستیە من نامەوێت باس لەو وادەیە بکەم. لە هەرێمی کوردستان ئێستا بڵێن باس و خوازێکی گەرم لەسەر پرسی هەڵبژاردنە، بەڵام ئەگەر ئێمە باسی پرسی هەڵبژاردن بکەین ئەبێ باسی چوارچێوەی یاسایی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکەین. چوارچێوەی یاسایی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان خۆی لە هەبوونی یاسایی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەبینێتەوە، خۆی لە هەبوونی یاسایی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان دەبینێتەوە، خۆی لە هەبوونی قانونی حیزبە سیاسیەکان دەبێنێتەوە. ئێستا ئەم سێ یاسایە هەر سێ یاسا هەیە کارپێکراون لە هەرێمی کوردستان، بەڵام ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لەسەر یاسای هەڵبژاردن حیزبە سیاسیەکان ڕەئی جیاوازیان هەیە لەسەر شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەم جارە کە ئەکرێ دوایی بێمە سەری باسی بکەم و سەبارەت بە کۆمیسیۆنیش ڕاستە یاسای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان هەیە، بەڵام ئەنجومەنی کۆمیساران 2 ساڵ و نیوە وادەی یاسایی تەواو بووە، کەواتە کێشەیەکی گەورەتری شەیە کە ئەویش نەبوونی ئەنجومەنێکە یان شوێنێکە ئەم جیهەتە فەرمیە کە دەست بە ئامادەکاریەکانی هەڵبژاردن بکە و لە هەما کاتدا یاسای حیزبە سیاسیەکانی شەکە بە بۆچوونی بەندە پێویستی بە پێداچوونەوە هەیە بۆ ئەوی گونجاندنی حکومەکانی هەر سێ یاساکان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. بەڵێ کاک سلێمان ئەزانین کە تا ئێستا دەسەڵاتی کۆمیسیۆن بە یاسا ڕێک نەخرا و چارەسەر نەکراوە، ئەمە تا چەند کاریگەری لەبێت ئەم گرفتە کاریگەری بێت لەسەر وادەی کە بۆ هەڵبژاردنەکان دیاری کراوە، ئەگەر کاریگەری دەبێت کاریگەریەکان چین؟ لەبەرەوەیەک و باسم کرد کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بە یاسا ڕێکخراوە، یاسای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان هەیە و یاسایەکی کارپێکراوە، بەڵام بە پێی یاسای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان ئەنجومەنی کۆمیسارانی هەیە، ئەنجومەنی کۆمیساران لەنۆ کۆمیسار پێک دێت. بەڵێ هەروەکو لە پرسیارەکەی سەرەتاتا باسی کردووە وەڵام دایەوە، ئێمە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕای بەندا ئەوەیە کە بێ یەکەم جار چوارچێوەی یاسایەکەی ئامادە بکرێت و کێشە و گرفتەکانی چارەسەر بکرێن. کێشە و گرفتەکانی ئەم پرسەش ئەوەیە کە یەکەم ئەبێ یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کە ئێستا یاساکە هەیە و حەوجار هەموار کراوەتەوە و بەشە لەلایەنە سیاسیەکان داوای هەموارکردنی هەشتەمی ئەکەن، ئەبێ قەوارە سیاسەکان بگەنە نەتیجە کە لە نەتیجەی نهایی بڵێن ئەمە یا ئەم خولا هەڵبژاردن بەم یاسایە ئەکرێ و لەناو ئەو یاسایە لەسەر پرسی تۆماری دەنگدەران، لەسەر پرسی بازنەکانی هەڵبژاردن، لەسەر پرسی شێوازی گۆڕنی دەنگ بۆ کورسی، لەسەر شێواز سیستەمی هەڵبژاردن، لەسەر تاوانەکانی هەڵبژاردن، لەسەر هەموو ئەو پرسانی کە باسی یاسای هەڵبژاردنەکەن واتە ئەو هەموو پرسەکانی پەیوەنددار بە هەڵبژاردن لەژێر لە چوارچێوەی ئەم یاسایە شوێنی ئەکرێتەوە و دوای ئەوە ئەبێ حیزبە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستانە ڕێکەوەن ئەنجومەنی تازە هەڵبژێرن، ئەنجومەنی کۆمیسارانیان ئەوە تا بڵێن ئەوەی کە لە بەردەستی پەرلەمانی کوردستانە ئەبێ بڵێن حیزبە سیاسیەکانیش لە ڕێ فراکسیۆنەکانیان ڕێکەون لەسەر ئەوەی ئایا ئەم ئەنجومەنەی کە ئێستا 2 ساڵ و نیوی تەواو بووە 2 ساڵ و نیوی تری بۆ نوێ ئەکەنەوە بۆی 2 خول تەواو کە بەپێی قانون کە ئەتوانێت بۆی نوێکەنەوە بە ئیسtisنا یاخود ئەنجومەنێکی تازە هەڵئەبژێرن کە بۆ ئەوی بێدەست بە ئامادەکاریەکان بکە
لەبەرەوەی هەتا ئەم دوو پرسە چارەسەر نەکرێ باسکردن لە هەڵبژاردن پێم وایە ئەهەمیەتیشی ئەوای نییە چکە بۆ هەروکو باسم کرد بەبێ چوارچەوە یاسایی ئێمە ناتوانین باس لە پرسی هەڵبژاردن بکەین لەبەرەوەی ئەو ئەنجومەنی کە ئێستا هەیە ئێمە ئێستا لە ئەنجومەنی کۆمیساران لەنەوە ئەندام حوت ئەنداممان ماوین و ئێمە ماوەمان تەواو بووە و ئێمە لە ناو یاساکەی ئێمەدا ئێمە مافی ئەندامەتیمان لە دەست داوە لەبەرەوەی لە ناو یاساکەدا ئەڵێ لەم حاڵەتانە تا ئەندامەتی لە ئەنجومەنی کۆمیساران نامینێ ئەویش بە تەواوبوونی وادەی یاسایی لەبەرەوەی ئێمە ئێستا لە ئەنجومەنی کۆمیساران ئەم بەڕێزانی کەماوین ئێمە بۆمان نییە دەست بۆ هیچ بابەتێکی پەیوەندیدار بە پرسی هەڵبژاردن بدەین ئێمە بۆمان نییە باس لە ئامادەکاریەکانی هەڵبژاردن بکەین لەبەرەوەی ئێمە وادەی یاساییمان تەواو بووە و ئەنجومەنی کۆمیساران دامەزراوەیەکی هەستیارە لەبەرەوەی 4 ساڵ جارێک ئەبێتە حەکەم لە بینی دەنگدەران و حیزبە سیاسیەکان بۆ ئەوەی ڕەوایەتی بدرێتەوە بە 4 ساڵی تری حکومڕانی لە کوردستان بۆیە تا ئەم پرسانە چارەسەر نەکرێن باسکردن لە پرسی ئینتخابات ئەنی سەرێشاندنی خۆمانە و خاڵێکی تری زۆر مهم کە باس ئەکرێت کە وادەی یاسایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ڕۆژی هەڵبژاردن دیاری ئەکرێ دیارە بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەمەنی پەرلەمانی کوردستان 4 ساڵە لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ ئەکا بەپێی تەقویمی زاینی لە ساڵی 4ەمە کۆتایی دێ ئەوەی کە ئێستا هەیە لە خولی ڕابردوو لە 6/11 یەکەم کۆبوونەوەی پەرلەمان کرا کەواتە لە 6/11 ئیمساڵ وادەی یاسایی پەرلەمانی کوردستان تەواو ئەبێ بەڵام بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن ئەگەر بەهات باە و کۆمیسیۆنی هەڵبژاردن پێش دوای تەوابوونی وادە یاساییەکەی ئەگەر وادەی یاسایی بۆ درێژ کرابرایەوە ئەم ئەنجومەنە کۆمەڵێک ئامادەکاری ئەکرد و ئەو فترەی کە ئەمە ئەیتوانی ئەو بڵێن کە باس ئەکا لە ئێمە لە ماوەی 6 مانگ ئەتوانین ئامادەکاری بکەن دەیتوانی ئامادەکاری بکرێ لەبەرەوەی ئەنی بەداخەوە لەلایەن بەشێک لە چاودێرانی سیاسی و لەلایەن بەشێک لەو بەڕێزانەی کە خۆیان بە خەڵکی پرۆفشنەڵدا ئەنێن لە بواری هەڵبژاردن مەسەلەن دەڵێن کۆمیسیۆن بە 3 مانگ و بە 4 مانگ و بە 5 مانگ هەڵبژاردن کە کاکە هەڵبژاردن پرۆسەیەکی زۆر گرینگە ئامادەکاری بۆ هەڵبژاردن کۆمەڵی قۆناغی زۆر دوور و درێژی تایە تۆ لەم هەڵبژاردنە گرێبەستی کاتی لەگەڵ 40 بۆ 50,000 فەرمانبەر ئەەکەی تۆ پێویستت بە ڕاهێنانی ئەم 50,000 فەرمانبەرەیە تۆ پێویستت بە ئامادەکاری نوێکردنەوەی کۆماری دەنگدەرانە بەڵێ کاتە تێ بڵیت کە ئەو ماوە کەمەی کە ماوە لە بەردەم کۆمیسیۆنە کە کەمتر لە 4 مانگا دەزانین فرێ ئەوە ناکەوێت کە هەموو کاروبارەکانی هەڵبژاردننی خودت ئامادەکاریەکان پێڕناگات ئەنجامیان بدات من لێرە ناتوانم بە ناوی ئەنجومەن و بە ناوی کۆمیسیۆنەوە قسە بکەم لەبەرەوەی ئەبێ ئەو ئەنجومەنە تازەی کە دێ ئەبێ ئەو وەڵامی ئەو پرسیارە بداتەوە بەڵام ئەگەر پرسیارەکە وەکو کەسێک کە لە مەجای هەڵبژاردنە ئیشم کردووە و ئەلفوبەیەک لە مەجالە شارەزام نەخێر لانی کەمی ئەگەر کۆمیسیۆن لە حاڵەتێکی زۆر تەبیعیە بێ لانی کەمی پێویستی بە 6 مانگە کەواتە ئەگەر ئێمە باسی ئامادەکاریی تەندروستکەین بۆ هەڵبژاردن ئەبێ لانی کەم ساڵی بدرێتە کۆمیسیۆن بۆی کۆمیسیۆن بتوانێت ئەم وردەکاریانەی کە لە ناو یاسایی هەڵبژاردنە شوێنی کراوەتەوە ئەبێ کۆمیسیۆن بێ بۆ هەمووی پەیڕە و ڕێکار دامنێ و لەگەڵ پەیڕە و ڕێکارە لایەنی هوەری لە بەرچاو بگرێ اینجا ئێمە لەم هەڵبژاردنە داواکاری حیزبە سیاسیەکان داواکاری دەنگدەران داواکاری هەمومان ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە کەمترین گلەیی لێ بکرێ هەڵبژاردنێک بێ لە ئاستی داواکاری دەنگدەران بێ بۆی متمانەی دەنگدەر و حکومڕانان بژێڕێتەوە ئەمەش بەچی ئەکرێ ئەمەش بەگرتنەبەری کۆمەڵێک ڕێوشوێن ئەکرێ ئەم ڕێوشوێنانش چۆنی کۆمیسیۆن ئەتوانێت پێ هەڵسێ ئەبێ لە ناو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان شوێنی هەموو ئەو بابەتانە بکرێتەوە ئەبێ لە ناو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکرێت بەکام تۆماری دەنگدەران هەڵبژاردن بکەین ئەبێ لە ناو یاسای هەڵبژاردنە دیاری بکرێت کۆمیسیۆن پشت بە کام داتا ببەستێت ئایا مەسەلەن لە ناو یاسا شوێنی بکرێتەوە دەنگدەر لە کاتی چوونی بۆ وێزگەکانی دەنگدان چ بەڵگەنامەیەشی پێبێ ئایا مەسەن لە ناو یاسای هەڵبژاردنە شوێنی ئەوە ئەکرێتەوە کە ئەبێ جیهازی ناسینەوەی دەنگدەر دابدرێت بۆەوەی کەس نەتوانێت 2 جار دەنگ بدات یان مەسەلەن باس لەواکرێکە خەڵکێکە خەڵکی هەرێمی کوردستان نییە ئەتوانێت بەشداری دەنگدام بکە ئەمانە ئەبێ حیزبە سیاسیەکان و فراکسیۆنە بەڕێزەکان
ئەبێ ئەم وەڵامی ئەو پرسیارانە ئەو گلەیانەی کە هەیەە لە ناو یاسای هەڵبژاردنە شوێنی بکەنەوە بۆ ئەوەی بمبورە بەس ئەمە با تەواو بکەم بۆ ئەوەی کۆمیسیۆن ئەم کۆمیسیۆنەی دێت ئەم ئەنجومەنە تازەی کە دێ کاری جێبەجێکردنی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێ خۆ ئەگەر ئەمانە نەکرێ بەداخەوانی خۆ تۆ ئەگەر باسی هەڵبژاردن بکەی بەڵام هەڵبژاردن بۆ هەرێمێک نەکەی کە بتەوێ ئستیقراری سیاسی تێدا بێ ئستیقراری ئابووری تێدا بێ ئاشتەوایی کۆمەڵات تێدا بێ تۆ ئەتوانی بەماگێکیش و بەماگە هەڵبژاردن بکەی بەڵام دەرەنجامەکانی چیە بێ دەڵم دەرەنجامەکانی زۆر ئەوە بێ کارە سادبارە بێ بۆ میلەتەکەمان لەبەرەوە ئەنی هیوادارم هەموو لانەکان و لانە سیاسیەکان و چاودێران نەکەونە ژێر کاریگەری ڕاوێژی هەڵا کە کۆمیسیۆن ئەتوانێت بە مانگێک و دوو مانگ هەڵبژاردن کاوەکو پێش ئێستا لە هەندێک قۆناغەکانی ترابینیمان باسی ئەوە کراکە ئەکرێ بە سێ مانگ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باشە کاک سلێمان ئەوەندەی من لە قسەکانت تێگەیشتم هەڵبژاردن لە وادەی کە بۆی دیاری کراوە ئەنجام نادرێت جاگەر بێت و لە وادەی بۆی دیاری کراوە هەڵبژاردن ئەنجام نەدرێت دەمە بژاردەیەکی قورس نابێت یا خۆت پاشەکشەیەکی گەورە نابێت لە بۆ پرۆسی دیموکراسی بە تایبەت هەروەها مافی جەنگجەر پێشێل نابێت بۆی کە ئەو ئەنجام پەرلەمانێکی هەڵبژاردۆ بۆ 4 ساڵ نەک بۆ 5 ساڵ و بۆ 6 ساڵ یاخود باڵی نەگەر ئەنجام نەدرێت خراپترین شت کە ڕوودەدادەوەی کە بۆشایی سیاسی لە هەرێمی کوردستان دروست دەبێت. بەڕێزم من ئەنی وەکو باسم کرد من ئێستا ئەندامێکی ئەنجومەنی ماوەتەوابووی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانم وەکو کۆمیسیۆن من ناتوانم بڵێم ئەتوانێت بە سێ مانگ بیکەیانە بەڵام وەکو کەسێکی شارەزا لەم مەجاالە من ئەڵێم لانی کەمی 6 مانگی پێویستە کەواتە ئەوەی کە ئێستا دانراوە بە هیچ شێوەیەک ناتوانرێ ئەنجام بدرێت من وەکو شارەزایە قساکەم وەکو کۆمیسیۆن قسە ناکەم چکە کۆمیسیۆن ئەبێ ئەنجومەن دانیشێ بڕیاردا و ئەو ئەنجومەنە شەرعەتی هەبێ ئێستا ئێمە شەرعەتی یاسایمان نییە لەبەرەوەی من ناتوانانی بە ناوی کۆمیسیۆنەوە قسە بکەین بەڵام تۆ هەڵبژاردن ئەەکەی لە پێناو چی ئەەکەی هەڵبژاردن ئەەکەی لە پێناوی جارێکی دیکە حیزبە سیاسەکان دێنیتەوە بەردەم دادگای گەل خۆ ئەبێ هەڵبژاردن لە پێناو هەڵبژاردن نەبێ هەڵبژاردن ئەبێ ئەو مەفاهیمانەی و ئەو هۆکارانەی کە ئێمە هەڵبژاردن ئەەکەین ئەبێ بۆ ئەو هۆکارانە بێ ئەوش ئەوەیە ئەو بەرێکەوتنانی کە لە ناو کۆمەلگایە هەیە ئەو بەرێکەوتنانی کە لە ناو حیزبە سیاسەکانە هەیە ئەو بارگایی بوونە لە ڕێ سندوقەکانی دەنگدان خاڵی بکرێتەوە بەڵام ئەبێ یەکەم شت زمینەی بۆ ڕێک بخرێوەکو باسم کرد دووەم شت ئەبێ چوارچێوەی یاسایەکەی ئامادە بکرێ کە نە زمینەکە حازرە بە تەسەوری من نە چوارچێوەی یاسایەکەی حازرە چوارچێوەی یاسای ئەوەیە لەسەر یاسای هەڵبژاردن ناکۆچێکی زۆرێ و ڕێک نەکەوتون ئیشاڵە لە دەرفەتێکی نزیکە ڕێکەکەون خاڵی دوم ئەوەیە کە ئەگەر لەسەر یاساکە ڕێکەوتن ئەبێ لەسەر کۆمیسیۆن ئەنجومەنی کۆمیسارانیش ڕێکەون ئایا ئەم ئەنجومەنی کە ئێستا هەیە متمانەی پێ ئەداتەوە ئەبێ لە پەرلەمانی کوردستان متمانەی پێ بدرێتەوە یان ئەنجومەنێکی تازە هەڵبژێرن ئەمە خاڵی دووەمە خاڵی سێم ئەبێ ئەنی ئەو پرسیارە لە حیزبە سیاسەکان بکەین بەڵام لە من ئەپرسی ڕاستە تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ 4 ساڵ بووە بەڵام هەندێک شت هەیە واقعەک لە هەرێمی کوردستانی ئەگوزەرێ کە هێزە سیاسیەکان ناکۆچیەکی یان بیرروڕای جیاوازیان هەیە لەسەر یاسای هەڵبژاردن لەسەر سیستەمی هەڵبژاردن وەبیرمان نەچێ یاسای هەڵبژاردن لە مرتبەی دەستورە یاسایەکی زۆر گرینگە زۆر گرینگە پەیوەندیدارە بە شێوازی ڕسمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئێمە لە کوردستان 5 خۆلمان کردووە لەم 5 خۆڵی هەڵبژاردن 3 خۆلمان بە لیستی داخراو کردووە 2 خۆلمان بە لیستی نیمچەکراوە کردووە لەم 5 خولەی کە ڕابردووە هەرێمی کوردستان یەک بازنەی هەڵبژاردن بووە ئێستا کۆمەڵێک ڕوودا هاتۆتە پێشێ بەشێک لە لانە سیاسەکان داوا ئەکەن بکرێ بە فرە بازنەی پەیامی تۆ سەبارەت بە بابەتی هەڵبژاردن چیە گەر پێمان بڵێ لە ڕاستی ئێمە هیچ پەیامان نییە پەیامی ئێمە هەر ینی ئێمە شۆک و هاوڵاتیان چاوەڕێی حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان و دوای ئەوەی کە حیزبە سیاسەکانیش ڕێکەکەون لە ناو پەرلەمانی کوردستانە ڕێکەون یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە چۆنی هەموارەکەنەوە و ئەرچیوان و واجبیوانە کە بە سازان و ڕێکەوتنی نیشتیمانی لە بینی خوانە ڕێک بخرێتەوە ئەو ئەنجومەنە چارەنووسی یاسایی یەکلایی بکەنەوە و دوای ئەوە وادەیەک دابدرێت وادەیەکی نوێ دابدرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێ و دەرفەتێکی تاوا بدرێت بەو ئەنجومەنە نوێی کە تازە دێ و ڕێیان وەربگیرێ و هەموو ئەو شتانێک کە ئەو پرسانێک کە گرنگن لەلایەن دەنگدەران و لەلایەن هێزە سیاسەکان و لەلایەن چاودێرانی هەڵبژاردن لەسەر
وردەکاری یاسای هەڵبژاردن چی بکرێت چۆن هەڵبژاردێکی پاک و بێگەر بکرێت کە لە ئاسی داواکاری هاوڵاتیان بێ هەموو ئەو شتانە لە ناو یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە شوێنی بکەنەوە بۆی کۆمیسیۆن نەبێتە شوێنێکی سیاسی تەنفیزی ینی پەیامی سیاسی و شتی سیاسی بکە کۆمیسیۆن وەکو کە ناوی لێنراوەس کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی یان سەربەخۆ بێ یان لە ناو یاسای کۆمیسیۆنی شا بکرێت بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و نوێنەری حیزبە سیاسەکان بە فەرمی لەوێن دەرێ دەست بەکار بێت و زۆر تەبیعیە و لە زۆر دنیاشا کۆمیسیۆنی لەو بابەتانە هەیە. بەڵێ زۆر سوپاس بۆ سلێمان مستەفا جێگری سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێم کە لەگەڵمان بووی. سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە دووبارە سوپاس.